سڵاوتان لەبێ خۆشەویستان. چیرۆکی ئەمڕۆمان دەربارەی پیاوێکی سەیر و کارێکی نائاساییە کە قسە و باسی زۆری لەسەر کراوە و زۆرێک لە لێک دەرەوەکان لەبارەیەوە سەر لێ شێواو بوون. هەندێکیان گوتویانە ئەو پێغەمبەرە و هەندێکی تریش گوتویانە ئەو مەلائیکەتێکە لەلایەن خوداوە نێردراوە. بەڵام زۆرترین گوتەکان لەسەری ئەوەیە کە ئەو بەندەیەکی چاکەکار بووە و خوددا زانستێکی پێبەخشیوە کە بە کەسی تری نەبەخشیوە. ئەویش بەندەی خوا خزڕە. خزر کێ و چیرۆکەکەی چییە و ئەم زانستە سەیرەی چییە؟ ئایا ئەو بەڕاستی پێغەمبەرە وەک هەندێک دەڵێن؟ ئایا تا ئێستاش زیندووە یان نهێنیەکی تر لە کارەکەیدا هەیە؟ و چیرۆکی سەیر و سەمەرەی لەگەڵ پێغەمبەر موسا سەلامی خوای لێ بێت چییە؟ ئەمە ئەو شتانەیە کە ئەمڕۆ لەم ڤیدیۆیەدا پێتانی دەڵێن. بەڵام بیرتان نەچێت پێش دەست پێکردنمان وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن، هەروەها سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن بۆ ئەوەی زیاتر ڤیدیۆی لەم شێوازە ببینن. ئێستاش با دەست پێ بکەین. یەکەم، خزر کێیە؟ لە ڕاستیدا زانایان جیاوازیان هەبووە لە دیاریکردنی کەسایەتی خزر. گوتراوە کە ئەو لە بنی ئیسرائیل بووە و گوتراویشە نا، بەڵکو لە کەسانی تر بووە و کوڕی یەکێک لە پادشاکان بووە. بەڵام لە پادشایەتی باوکی ڕای کردووە و خۆی بۆ خواپەرستی تەرخان کردووە. هەندێکیش گوتویانە کە ئەو کوڕی ئادەم بووە، بەڵام ئەوەی لە نێو زانایاندا باوە ئەوەیە کە ئەو بەلیا کوڕی مەلکان، کوڕی فالیخ، کوڕی شالێخ، کوڕی سام، کوڕی نوح سەلامی خوای لێبێت بووە. ناوبانگی بە ناوی خزرەوە لەبەر ئەوەیە کە لەسەر زەویەکی وشکی سپی دانیشتە بوو کە هیچ ڕۆکێکی تێدا نەبوو. بەڵام کاتێک ئەو لەسەری دانیشت زەویەکە سەوز بوو و ڕۆکی تێدا ڕواند کە نیشانەی خێر و بەرەکەتە. ئەم گوتەیە لەلایەن زانایانەوە پشت ڕاست کراوەتەوە بە فەرموودەیەک کە لە بوخاریدا لە پێغەمبەری خوداوە صلی الله علیه وسلم هاتووە کە فەرموویەتی: خزر ناونرا بە خزر چونکە لەسەر قەوزەیەکی سپی دانیشت و لە ژێریدا سەوز بوو. مەبەست لە قەوزە سپیەکە قەوزەی وشکی هەڵوەشاوە یان زەویە سپیەکەیە کە هیچ ڕووەکێکی تێدا نییە. سەبارەت بە چیرۆکی خزر لەگەڵ سەیدنا موسا سەلامی خوای لێبێت دەست پێ دەکات کاتێک موسا سەلامی خوای لێبێت ڕۆژێک لە ڕۆژان وتارێکی بۆ بەنی ئیسرائیل دەدا و یادی ڕۆژانی خودا و چاکە و بەڵاکانی دەکردەوە تاوەکو چاوەکان پڕ بوون لە فرمێسک و دڵەکان نەرم بوون. دوای ئەوەی وتارەکەی تەواو کرد، یەکێک لە گوێگران لە بنی ئیسرائیل گەیشتی و گوتی: ئەی پێغەمبەری خودا، ئایا کەسێک لەسەر زەویدا هەیە کە لە تۆ زاناتر بێت؟ موسا بەپەلە گوتی: نا. یەکێک لە گوێگران پرسیاری لە موسا کرد، چونکە موسا پێغەمبەری پەروەردگاری جیهانیان بوو، بۆیە وای دەزانی کە دەبێت زاناترین کەسی سەر زەوی بێ. خودای گەورە سەرزەنشتی موسای کرد چونکە زانستی بۆ خودا نەگێڕایەوە، بۆیە جبرائیلی نار تا لێی بپرسێت: ئەی موسا، تۆ لەکوێ دەزانی خودا زانستی خۆی لەکوێدا دەنێت؟ لێرەدا موسا زانی کە پەلەی کردووە، بۆیە داوای لێخۆشبوونی لە پەروەردگاری کرد لەسەر ئەوەی کە گوتبووی. جبریل جارێکی تر گەڕایەوە پێی گوت: خودا بەندەیەکی هەیە لە کۆڕی دوو دەریادا کە لە تۆ زاناترە. موسا گوتی: پەروەردگار، چۆن بتوانم پێی بگەم بۆ ئەوەی لێی فێر بم؟ خودا فەرمانی پێکرد کە بڕوا بۆ کۆڕی دوو دەریادا و ماسیەکی بێژیان لەگەڵ خۆی ببات و لە سەبەتەیەکدا دای بنێ. پاشان پێی گوت کە لە شوێنێکدا ژیان بۆ ئەم ماسیە دەگەڕێتەوە و دەچێتە ناو دەریاوە. کاتێک ئەو بەندەی کە لە تۆ زاناترە دۆزیەوە. موسا سەلامی خودای لێبێت بەرەو کۆڕی دوو دەریادا چوو و گەنجێکی لەگەڵ خۆی برد و پێی گوت: تەنها یەک شتم لێت دەوێ، ئەویش ئەوەیە کە ئەم ماسیە لەم سەبەتەیەدا لەگەڵ خۆت ببێ، بە مەرجێک کە دەست بەجێ پێم بڵێ کاتێک ئەم ماسیە لە سەبەتەکە جیا دەبێتەوە. گەنجەکە گوتی: زۆرت پێ نەسپاردوم. موسا دەستی بە گەشتەکەی کرد بۆ دۆزینەوەی ئەو بەندە چاکەکارە و گەنجەکەشی لەگەڵدا بوو کە ماسیەکەی لە سەبەتەیەکدا هەڵگرتە بوو. هیچ نیشانەیەکیان نەبوو لەسەر ئەو شوێنەی کە ئەم پیاوە چاکەکارەی لێیە، جگە لە موعجیزەی گەڕانەوەی ژیان بۆ ماسیەکە. خودای گەورە ئەمەی لە کتێبی پیرۆزدا بۆ ڕوون کردوینەتەوە و فەرموویەتی: کاتێک موسا بە گەنجەکەی گوت:
من بەردەوام دەبم تا دەگەمە کۆڕی دوو دەریادا یان بۆ ماوەیەکی زۆر دەڕۆم. لەم ئاەتەدا سووربوونی موسا سەلامی خوای لێبێت دەردەکەوێ لەسەر دۆزینەوەی ئەم بەندە زانایە، تەنانەت ئەگەر ناچار بوو بۆ ماوەیەکی زۆریش بڕوات. موسا و گەنجەکەی بەردەوام بوون لە ڕۆشتن لەسەر زەوی تا گەیشتنە تاشە بەردێک لە تەنیش دەریا. لێرە موسا پاڵکەوت بۆ ئەوی لە ماندووبوونی زۆر پشوو بدات و خەوی لێ بکەوێت. گەنجەکەش لە تەنیشتی بە خەبەر مایەوە. لە کاتی دانیشتنی گەنجەکەدا بایەکە یەکێک لە شەپۆلەکانی فڕێدایە سەر کەنار دەریا و پریشکی ئاو بەر ماسیەکە کەوت، بۆیە ژیان گەڕایەوە ناوی و لە سەبەتەکەوە دزەی کرد و بازدایە ناو دەریا. خودای گەورە ئەمەی لە کتێبی پیرۆزدا بۆ ڕوونکردینەوە و فەرمووی کاتێک گەیشتنە کۆڕی نێوانیان ماسیەکەیان لە بیر چوو، بۆیە ڕێگای خۆی لە دەریادا گرتە بەر. دزەکردنی ماسیەکە بۆ ناو دەریا نیشانەیەک بوو کە خودای گەورە بە موسای ڕاگەیاندبوو بۆ دیاریکردنی شوێنی دیدارەکەی لەگەڵ پیاوە حەکیمەکە کە موسا بۆ فێربوون لای ئەو هاتبوو. کاتێک موسا سەلامی خوای لێبێت لە خەو هەستا، ئاگاداری ئەوە نەبوو کە ماسیەکە دزەی کردووە بۆ ناو دەریا و گەنجەکە کە لەگەڵی بوو بیری چوو کە باسی ئەوەی بۆ بکا کە بەسەر ماسیەکەدا هاتبوو. موسا و گەنجەکە ماوەی ڕۆژ و شەوێک بەردەوام بوون لە ڕۆشتن تاوەکو ڕۆژی دواتر بوو و ماندووبوون بەسەر موسادا زاڵ بوو. داوای لە گەنجەکە کرد کە نانی نیوەڕۆ بهێنێت و کەمێک لەم گەشتیان پشوو بدەن. خودای گەورە ئەمەی لە کتێبی پیرۆزدا بۆ ڕوونکردینەوە و فەرمووی کاتێک تێپەڕین بە گەنجەکەی گوت نانی نیوەڕۆمان بهێنە، بەڕاستی ئێمە لەم گەشتەماندا ماندووبوونی زۆرمان چەشتووە. لێرەدا گەنجەکە بیری هاتەوە کە چۆن ماسیەکە دزەی کردبوو بۆ ناو دەریا، بۆیە بە موسای ڕاگەیان چی ڕوویدا بوو و داوای لێبوردنی لێکرد و گوتی کە شەیتان بیری سو کە باسی ئەوەی بۆ بکا کە ڕوویدا بوو، چونکە کارێکی سیر بوو. ئەو بینی بووی ماسیەکە ئاوەکەی دەبڕی و نیشانەیەکی لە دوای خۆی بەجێ دەهێژ وەک ئەوەی باڵندەیەک لەسەر لمەکە دەتلێتەوە. لێرەدا موسا بە دزەکردنی ماسیەکە بۆ ناو دەریا دڵخۆش بوو، گوتی ئەمە ئەوەیە کە دەمانویست، چونکە دزەکردنی ماسیەکە شوێنی دیدارمان لەگەڵ پیاوە زاناکەیە و دیاری دەکات. بۆیە وتی ئەمە ئەوەیە کە دەمانویست، بۆیە بە دوای شوێن پێی خۆیاندا گەڕانەوە. موسا و گەنجەکە بە پەلە گەڕانەوە بە دوای شوێن پێی خۆیاندا دەگەڕان. دەست بەجێ کاتێک موسا گەیشتە ئەو شوێنی کە ماسیەکەی لێوە دزەی کردبوو، پیاوێکی بینی کە لەسەر زەوی پاڵکەوتبوو و بە جلێک لە قاسیەوە تا سەری داپۆشرا بوو و زەوی دەوروبەری سەوز ببوو. خودای گەورە فەرمووی بەندەیەکیان لە بەندەکانمان دۆزیەوە کە ڕەحمەتێکمان لەلایەن خۆمانەوە پێبەخشی بوو و زانستێکمان لەلایەن خۆمانەوە فێری کردبوو. کاتێک موسا سەلامی خوای لێبێت نزیک بووەوە و خزر ڕوخساری دەرخست، موسا سڵاوی لێکرد. خزر گوتی منیش لە وڵاتەکەی تۆم. پاشان خزر پرسیاری لێکرد تۆ کەیت؟ موسا گوتی من موسام. خزر گوتی مەبەستت موسای بەنی ئیسرائیلە سەلامی خوای لێبێت؟ موسا بەسەر سوڕمانەوە گوتی تۆ لەکوێوە منت دەناسی؟ خزر گوتی ئەوەی منی پێدناساند و ڕێگەی پێنیشاندایت هەر ئەویش منی فێر کردووە. چیت دەوێت ئەی موسا؟ موسا سەلامی خوای لێبێت داوای لێکرد کە لەگەڵیدا بمێنێتەوە تا لێی فێر ببێت. موسا پێی گوت ئایا بە دوای تۆدا بێم بە مەرجێک کە لەو زانستەی کە پێت بەخشراوە فێرم بکەی؟ لێرەدا خزر وەڵامی دایەوە گوتی ئەی موسا ئایا ئەوە بەز نییە کە تەورات لە بەردەستتدایە و وەحی بۆت دێت؟ ئەی موسا من زانستێکم هەیە لە زانستی خودا کە تۆ نایزانیت و تۆش زانستێکت هەیە لە زانستی خودا کە من نایزانم و ئەگەر لەگەڵ من بیت ناتوانیت لەگەڵ مندا ئارام بگیری. دوایی وتی چۆن ئارام دەگری لەسەر شتێک کە زانیاری تەواوت لەسەری نییە؟ دوای ئەم قسە توندانە موسا دەستی کرد بە نەرمکردنی قسەکانی لەگەڵی. سووربوونی موسا لەسەر وەرگرتنی زانست لێی گەورەتر بوو لەوەی کە بێهیوا بێت یان بگەڕێتەوە. بۆیە پێی گوت وەک لە قورئاندا هاتووە ئەگەر خودا ویسی لێبێت من ئارامگر دەبم و هیچ فەرمانێکت لێ سەرپێچی ناکەم. خزر بە موسای گوت سەلامی خوای لێبێت کە مەرجێک هەیە بۆ هاوڕێتی و فێربوون لێی، ئەوەش ئەوەیە کە پرسیارم لێ نەکەی لەبارەی هیچ شتێک تاوەکو خۆم باسی دەکەم یان لێکی دەدەمەوە. موسا ڕازی بوو بە مەرجەکە و دەستی پێکرد. خودای گەورە فەرمووی ئەگەر بە دوای مندا هاتیت پرسیارم لێ نەکەی لەبارەی هیچ شتێک
تاوەکو خۆم بۆتی باز دەکەم. پاشان موسا داوای لەو گەنجە کرد کە لەگەڵی بوو کە بگەڕێتەوە لای گەلەکەی، چونکە ئەرکی ئەو لەگەڵی تەواو ببوو کە باسی ماسیەکەی بۆ بکە. لێرەوە گەشتە بەناوبانگەکە لە نێوان کەلیمی خودا موسا و بەندەی خودا خزر دەستی پێکرد. ئەوان دەستیان کرد بە ڕۆشتن لەسەر کەنار دەریا، کەشتیەک بەلایەندا تێپەڕی. قسەیان لەگەڵ خاوەنەکەی کرد بۆ ئەوەی هەڵیان بگرن. خاوەنەکانی کەشتێکە خزریان ناسی، بۆیە بەبێ پارە هەڵیان گرتن لە پێناو ڕێزگرتن لە خزر. لە کاتێکدا ئەوان وابوون، چۆ لەگەیەک هاتوو لەسەر لێواری کەشتێکە نیشتەوە و 1 یان 2 جار لە دەریاکەیدا. خزر گوتی: ئەی موسا، زانستی من و تۆ لە زانستی خودا کەمتر نییە، جگە لەم لێدانەی ئەم چۆلەگەیە لە دەریاکەدا. کاتێک کەشتێکە لەنگەری گرت و خاوەنەکەی و سەرنشینەکانی جێیان هێشت، موسا سەلامی خوای لێبێ سەرسام بوو. کاتێک بینی خزر، خاوەنەکانی کەشتێکە تەنها کەمێک دوور کەوتبوونەوە، خزر دەستی کرد بە کوونکردنی کەشتێکە و تەختەیەکی لە تەختەکانی هەڵکێشا و خستێ ناو دەریا و شەپۆلەکان دووریان خستەوە. موسا کردەوەی خزری ڕەت کردەوە و دەستی کرد بە گوتن: ئایا کوونت کرد بۆ ئەوەی خاوەنەکانی بخنکێنیت؟ ئەم خاوەن کەشتیانە بەبێ پارە هەڵیان گرتین لە پێناو تۆدا و ئێستا تۆ کەشتێکیان کوون دەکەیت و تێکی دەدەیت؟ ئەم کارە لە ڕوانگەی موساوە سەلامی خوای لێبێت شایستە نەبوو و سروشتی موسا پەلەکردن و خەمخۆریەکەی بۆ ڕاستی زاڵ بوو بەسەریدا، تاوەکو لە زۆری ڕووداوەکە مەرجەکەی کە لەسەری دانابوو لە بیری کرد. بۆیە خزر پێی گوت وەک لە قورئاندا هاتووە: ئایا پێتم نەگوت کە تۆ ناتوانی لەگەڵ مندا ئارام بگیری؟ لێرەدا بەندە چاکەکارەکە سەرنجی موسا ڕادەکێشێت و بیری دەهێنێتەوە ئەوەی کە پێی گوتووە. یەکەم جار لە بیری چوو بوو. بۆیە موسا داوای لێبوردنی لێکرد لەسەر لە بیرچوونی مەرزەکە و داوای لێکرد کە لە کارەکەیدا زۆری لێ نەکە، وەک خودای گەورە بۆمانی باس کردوە لە قورئاندا لە سوورەتی کەهف. پێغەمبەر موسا گوتی: بەوەی کە لە بیرم چوو سەرزەنشتم مەکە و لە کارەکەمدا زۆرم لێ مەکە. پاشان هەردووکیان جارێکی تر پێکەوە ڕۆشتن تا گەیشتنە گوندێک کە چەند منداڵێک یاریان تێدا دەکرد. خزر زۆر سەیری یەکێک لە منداڵەکانی کرد و موسا نەیزانی چی ڕوودەدا. ئەم منداڵە هاروهاز بوو و ئازاری منداڵەکانی تری دەدا و دایک و باوکی ماندوو دەکرد بە داواکاریە زۆرەکانی. بەڵام تەنها کاتێک منداڵەکان لە یاری تەواو بوون و بڵاویان لێ کرد و هەر یەکەیان چوونە لایەک و خەویان لێکەوت، خزر بە تەنها لەگەڵ منداڵەکە مایەوە و بە دەستی خۆی کوشتی و دەست بەجێ مرد. لێرە موسا سەلامی خوای لێبێ زۆر ترسا لە هۆڵی ئەوەی بینی و نەیتوانی دەنگی خۆی بگرێ، بۆیە کارەکەی ڕەت کردە و بە خزری گوت: بە چ تاوانێک ئەم منداڵت کوشت؟ ئایا کەسێکی بێتاوانت کوشتووە بە بێحەق؟ خودای گەورەش بۆمانی باس کردووە لە قورئاندا و دەفەرموێ: پاشان ڕۆشتن تا کاتێک کوڕێکیان بینی کوشتی. گوتی: ئایا کەسێکی بێتاوانت کوشتووە بە بێحەق؟ بەڕاستی تۆ کارێکی سەیرت کرد. لێرەدا خزر قسەکەی بۆ موسا دووبارە کردە و پێی گوت وەک ئەوەی لە قورئاندا هاتووە. گوتی: ئایا پێت نەگوتم کە تۆ ناتوانی لەگەڵ مندا ئارام بگیری؟ موسا جارێکی تر داوای لێبوردنی کرد، بەڵام خۆی بە وشەیەکەوە بەستەوە و گوتی: ئەگەر دوای ئەمە پرسیارم لێ کردی لەبارەی هیچ شتێک، مافی تۆیە کە لێم جیا ببیتەوە. هەروەک چۆن خودای گەورە فەرموویەتی: ئەگەر دوای ئەمە پرسیارم لێ کردی لەبارەی هیچ شتێک، هاوڕێیەتی مەکە، بەڕاستی تۆ لەلایەن منەوە پاساوت هەیە. پاشان موسا سەلامی خوای لێبێت جارێکی تر لەگەڵ خزر ڕۆشت و چوونە گوندێک و موسا نەیزانی بۆچی چوونەتە ئەم گوندە و بۆچی شەو لێی دەمێننەوە. خواردنیان تەواو ببوو، بۆیە لە گوندەکەدا بەردەوام بوون لە ڕۆشتن بەو هیوایە کەسێک میوانداریان بکە یان خواردنیان پێ بدات. بەڵام هەموو گوندەکە ڕەتیان کردەوە کە میوانداریان بکەن یان خواردنیان پێ بدەن. بەم شێوەیە مانەوە تاوەکو شەوەکە هات، بۆیە هەردووکیان پەنایان بردە بەر شوێنێکی چۆڵ کە دیوارێکی تێدا بوو کە نزیک بوو لە ڕووخان. موسا سەرسام بوو کاتێک بینی پیاوە خواپەرستەکە هەڵدەستێت بۆ ئەوەی هەموو شەوەکە بە چاکردنەوەی دیوارەکە و دروستکردنەوەی بەسەر ببات. و موسا بەسەر سوورمانەوە سەیری هاوڕێی خۆی دەکرد و نەیزانی چی ڕوودەدات و بۆچی هەموو ئەم هەوڵە دەدات و هەموو ئەم کاتە بە چاکردنەوەی ئەم دیوارە بەسەر دەبا. پاشان بە خزری گوت: خەڵکی ئەم گوندە ڕەزیلەکان شایستی ئەم کارە بێ بەرامبەرە نین. ئەگەر بدویستایە دەتوانیت لەسەر ئەم کارە کرێوەربگری. خودای گەورە فەرمووی. پاشان ڕۆشن تا کاتێک چوونە لای خەڵکی گوندێک داوای خواردنیان لێکردن، بەڵام ڕەتیان کردەوە کە میوانداریان بکەن.
دیوارێکیان تێیدا بینی کە نزیک بوو لە ڕووخان، بۆیە ڕێکی خست. گوتی ئەگەر بدویستایە دەتوانی لەسەر ئەم کارە کرێ وەربگری. بەندەی چاکەکار و مامۆستایەک بە مەرجەکەی کە لەسەر خۆی دابووی لە پێغەمبەری خوداوە صلی الله عليه وسلم ڕیوایەت کراوە کە فەرموویەتی لەبارەی ئەم بابەتەدا و ڕەحمەتی خوددا لەسەر ئێمە و لەسەر موسا ئەگەر پەلەی نەکردایە شتی سەیر و سەمەرەی دەبینی. بەڵام لە هاوڕێی خۆیەوە بەڵێنی وەرگرت بوو، گوتی ئەگەر دوای ئەمە پرسیارم لێ کردی لەبارەی هیچ شتێک هاوڕێیەتی مەکە، بەڕاستی تۆ لەلایەن منەوە پاساودەیە. ئەگەر ئارامی گرتبە شتی سەیر و سەمەرەی دەبینی. خزر بە موسای گوت مەرزی من ئەی موسا ئەوە بوو کە پرسیارم لێ نەکەی لەبارەی هیچ شتێک تاوەکو خۆم بۆتی باز دەکەم و تۆش ئەم مەرزەت قبول کرد. بۆیە ئێستا ئەمە جیابوونەوەیە لە نێوان من و تۆ و نۆرەی لێکدانەوە هات. خودای گەورە لە قورئاندا باسی کردووە و فەرموویەتی ئەمە جیابوونەوەی لە نێوان من و تۆ، من لێکت دەدەمەوە ئەوەی کە نەتوانیت لەسەری ئارام بگریت. لێرەدا خزر دەستی کرد بە لێکدانەوەی ئەوەی کە موسا نەیتوانی بوو تێی بگات یان لێکی بداتەوە. خزر گوتی سەبارەت بە کەشتێکە پادشایەکی ستەمکار لەسەر کەنار دەریا ساوەڕێی دەکرد کە هەموو کەشتێ تەندروستەکان دەستی بەسەردا بگرێت و خاوەنانی ئەم کەشتیە گەلێکی هەژارن و ئەگەر ئەم پادشا ستەمکارە دەستی بەسەر کەشتەکەیاندا بگرێت کارەکانیان کۆتایی دێ. بۆیە ویستم کە عیبداری بکەم بۆ ئەوەی لیان وەرنەگرێ و من دەمزانی کە دەتوانن چاکی بکەنەوە. خودای گەورە فەرمووی سەبارەت بە کەشتێکە هی هەژارانێک بوو کە لە دەریاکەدا کاریان دەکرد، بۆیە ویستم کە عیبداری بکەم چونکە پادشایەک لە دوایانەوە بوو کە هەموو کەشتێکی بە زۆر وەردەگرت. سەبارەت بە کوشتنی منداڵەکە ئەی موسا سروشی ئەو منداڵە کە دروست کرابوو بێ باوەڕ بوو و دایک و باوکی دڵسۆز بوون بۆی. ئەگەر گەورە بوایە تووشی سەرسوورمان و بێباوەڕی دەکردن. بەڵام ئەگەر ئێستا ئەم منداڵە بچووکە بمرێت هیچ تاوانێکی لەسەر نانووسرێ، بۆیە ئەمە ڕەحمەت بوو بۆ منداڵەکە و بۆ دایک و باوکی. و پێی گوت کە خودای گەورە قەرەبووی دایک و باوکەکە دەکاتەوە بە کوڕێکی چاکەکار کە دڵسۆز بێت بۆیان. خودای گەورە فەرموویەتی لە قورئاندا سەبارەت بە منداڵەکە دایک و باوکی باوەڕدار بوون، بۆیە ترساین کە تووشی سەرسوورمان و بێباوەڕیان بکە. بۆیە ویسمان کە پەروەردگاریان باشتر لەو بەشتی باشتر و پاکتر بۆیان قەرەبوو بکاتەوە. سەبارەت بە دیوارەکە کە بێ بەرامبەر چاکم کردەوە لەم گوندەدا دوو منداڵی هەتیو هەن کە باوکیان پارەکانی کۆ کردبووەوە و لە ژێر ئەو دیوارەدا شارد بوویەوە و ئەگەر دیوارەکە بڕوخێت خەڵکی گوندەکە بەم گەنجینەیە دەزانن و بە زۆر وەری دەگرن و بە مەژمافی ئەو دوو منداڵە ون دەبێ. بەڵام خودای گەورە ویستی ئەوەی هەبوو کە گەورە ببن و گەشە بکەن و گەنجینەی باوکیان دەربهێنن. خودای گەورە فەرموویەتی لە قورئاندا سەبارەت بە دیوارەکە هی دوو منداڵی هەتیو بوو لە شارەکەدا کە گەنجینەیەک لە ژێریدا هەبوو و باوکیان پیاوێکی چاکەکار بوو، بۆیە پەروەردگارت ویستی کە بگەنە باڵغی و گەنجینەکەیان دەربهێنن. ڕەحمەتێک لەلایەن پەروەردگاریانەوە بوو. لێرەدا گەشتی پێغەمبەر موسا لەگەڵ پیاوە چاکەکارەکە کۆتایی دێ. پاشان خزر ڕوونی دەکاتەوە کە ئەمە ڕەحمەتی خودای گەورە بوو کە ئەم کارەی هێنایە ئاراوە و ئەمە فەرمانی خوددا بوو نەک فەرمانی خۆی. خوددا ئاگاداری غەیبی کردبوو لەم بابەتە و لەوەی پێشووتر و ڕێنمایی کردبوو بۆ کارکردن تێیدا. خودای گەورە فەرمووی و من ئەم کارم بە فەرمانی خۆم نەکردووە، ئەمە لێکدانەوەی ئەوەیە کە ناتوانیت لەسەری ئارام بگریت. پاشان ئەم بەندە چاکەکارە دیار نەما و چووە ناو نادیاریەوە وەک چۆن لە نادیارەوە هاتبوو و جیاوازی و مشتومڕێکی زۆری لە دوای خۆی بەجێهێشت. ئایا ئەو بەڕاستی پێغەمبەرێک بوو کە وەحی بۆ دەهات یان بەندەیەکی چاکەکار بوو کە خوددا زانستی پێبەخشی بوو وەک عەبدی زوڵقەرنەین؟ لە ڕاستیدا زانایان و مێژوونووسان زۆر جیاوازیان هەبووە لە کەسایەتی خزردا. هەندێکیان بە پێغەمبەرێک لە پێغەمبەران زانیویانە و خودای گەورە تەمەنی درێژ کردووە تاوەکو دەجال ببینێت و بە دروی بخاتەوە. واتە بەپێی ئەم بۆچوونە ڕەنگە ئێستا لە نێوانماندا بێت، بەڵام زۆرێک ئەم بۆچوونەیان لاواز کردووە بە پشتبەستن بە قسەی خودای گەورە لە کتێبی پیرۆزدا کە خودای گەورە دەفەرموێت ئێمە بۆ هیچ مرۆڤێک لە پێش تۆدا نەمریمان نەکردووە. ئایا ئەگەر تۆ مردیت ئەوان نەمردوو دەبن؟ سەبارەت بەوەی کە ئەو مەلائیکەتێکە لە مەلائیکەتەکان ئەمە بابەتێکە کە هیچ دەقێک یان شوێنەوارێک نییە کە ئەم بۆچوونە پشڕاست بکاتەوە. بەڵام ئەوەی لە نێو زانایاندا باوە ئەوەیە کە ئەو بەندەیەکی چاکەکارە و خوددا حکمت و زانستی پێبەخشیوە.
بەڵام بۆ چوونێک هەیە لەلایەن بەشێکی زۆر لە زانایانەوە کە خزر پێغەمبەرێکە لە پێغەمبەرانی خودای گەورە بەهۆی ئەو قسەی کە دەڵێت و من ئەم کارم بە فەرمانی خۆم نەکردووە، واتە کارەکەی بە وحی لەلایەن خوداوە بووە، بەڵام ئێمە هیچ دەقێک لە قورئاندا نابینین کە بە پێغەمبەرایەتیەکەی ئاماژە بکە و هیچ دەقێکیش نابینین کە ڕێگری لێ بکە. ڕەنگە ئەم ناڕوونیە لە دەوری کەسایەتی بەڕێزی بە ئەنقەس بێت بۆ ئەوەی خزمەت بە ئامانزی سەرەکی و باڵای چیرۆکەکە بکە، سەبارەت بەوەی کە ئایا تا ئێستاش زیندووە یاخودنا، یان ئایا زیندووە تاوکو دەجال بە درۆ بخاتەوە. هیچ دەقێکی ڕوون یان بەڵگەیەکی دڵنیا کەرمان لە قورئان و سونەتدا بۆ نەدۆزینەوە و زۆربیان لە ئیسرائیلیاتن کە نازانین ڕاستن یاخودنا. بۆیە لێرەدا دەوەستین و زۆر ناسینە قوڵای پێغەمبەرایەتی یان ویلایەتی یان زیندووبوونی تا ئێستا یاخودنا، و باشترە کە زۆر سەرقاڵی دۆزینەوەی نەبین، بەڵکو سەرقاڵی وانەکە بین لە چیرۆکەکەدا. وانەکە لەم چیرۆکەدا ئەوەیە کە مرۆڤ بە زانستەکەی سەرسام نەبێت، چونکە لە سەروی هەموو زانایەکدا زاناترێک هەیە. و لێرەدا بینەرانی ئازیز، ئەڵقی ئەمڕۆمان کۆتایی دێت. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و دووبارە و سێبارە سوپاسم دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.